زۆنی زەرد دراوە بە کۆمپانیایەک نزیکەی 300 کامیرە دانێ یعنی 275 کامیرە دانێ. زۆنی سەوز دراوە بە کۆمپانیایەک 225 کامیرە دانێ بە سیستەمی پۆینت تو پۆینت. ئەم دوو کۆمپانیا ئەوەندە قازانجەکەن لە خەڵک 1000 ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر بە دیاریە دەنەوە، بەڵام هەمووی بە چەند ڕۆژێ لە خەڵک وەرەگرنەوە. سیستەمی پۆینت تو پۆینت چییە؟ بینی دوو کامیرەش هەر کامیرەیە. واتە بۆ نمونە تۆ لە دووکان بۆ سلێمانی 22 کامیرەیان داناوە، لە بینی 22 کامیرەکانی شەر کامیرەیە، چکە دانا ئەوە بینە تۆ بە 3 دقە بیبڕی، ئەگەر بە 2 دقە و 55 کە ببڕت هەرت گرێ. بۆ نمونە ڕبحی ئەمە چەنە؟ لە سلێمانیە 650,000 ئۆتۆمبیلی ڕقم هەیە. طبعا پلانی ئەویان دانا ئەگەر ڕقمی جنوبیش بێری هەر بتگرن لە سەیتەرێکا ناوەندێ دانێنەوە. هەر یەکەی یەک جار لێیدا بە تێکرا، هەیە 5 جار لێدا، هەیە 4 تێن. ڕبحی مانگانەیان 65 ملیار دینارە. چه بزنسێکە لەسەر کێ؟ گیرفانی بەتاڵی خەڵک و ئەوەی هەولێر و دۆکیش نزیکەی 100 ملیار دینارە. سیر ئەمەیە بەڕێزان، ئەمە بەڵگەکەیە لە بەردەسی منە. من لە 1/5/2016 دۆسیەکم دا بە دادگا، تەنیا سلێمانینەوە 8 کامیرەی هەبووی حکوومەت دانەی بەنەوە 4 ملیۆن دینار کراوە، دیار نەما. لە هەفتەی ئایندەوە لە هەولێر دەست پێکە و لە 15ی دووەوە دانانی ئەم کامیرەی پۆینت تو پۆینتە لە سلێمانی دەست پێکە. ئەمە خێراتین ڕێگایە بۆ کۆکردنەوەی داهات و داهاتەکەی لە قاچاقچێتیش زیاترە بووە. ئەکرێ سزن بدەی بە کۆمپانیا، ئەکرێ بنکەی پۆلیس بدەی بە کۆمپانیا، ئەوانە شوێنی سزادانی خەڵکن. ئەوە تا خەریکە هەموو ژیانی خەڵکەکەن بە کۆمپانیاکانی خۆیان، هیچ هێزێکی سیاسی نایە قسە بکە، مامۆستایانی ئاینی نایان قسە بکەن، نووسەران و ڕۆشنبیران و ئەو هەموو مامۆستای زانکۆ و کێ قسەیەکان هەمووە کێشەوە کەس قسە ناکات. ئەوەی ئەمان بە کۆمپانیایکەن لە عێراق بوایە دڵنیاتەکەم 6 جار حکومەت ڕووخاوە.